هەڵماندا دوو بنەما هەیە ڕۆشنیکەینەوە یەکێکیان بنەمای مادیە ئەوەی کە وا سەیری ئینسان دەکات کە مادەیەکە دەکرێمە هەر شتێکی لێ دروستکەین ئەوە لە سێوانەی سەرەتاوە بزانم ڕۆشنمان کردەوە زۆر لەسەری ڕۆشتین ئەمە تەمان پێی وایە بنەمای سروشتی عەفوەن بنەمای بوونی نەتەوە یعنی ئەوەی وا دەکات کە گروپە سروشتیەکان کە لەسەر ئەساسی خوێن کۆبوونەتەوە وەکو عەشیرەتەکان و خێڵوەمانی خێزان و ئەمانە تەحەولکەن بۆ نەتەوە و پەیوەندیکی تازە لە بینیانە دروست بێت دەبێ و پەیوەندیە لەسەر ئەساسی دروستکردن بێت یعنی ئەو خەڵکەوەکو مادەیەک گیری لێکراوەتەوە کە دەبێت سیستەمێک لە ناویا بچێنرێ لە ڕێگەی پەروەردەیەکی منەظەمەوە ئەم تەسەورەت وا سەیری ئینسان دەکات کە مادەی دروستکردنە تاوان تەسەورێکی ترمان باس کردەویش سەرەتایەکمان لەبارەیەوە ڕوون کردەوە وەوتمان ئەم تەسەورەکە لە پێی وایە ئینسان مادەیەکە دەتوانی سیستەمی لە ناو بچێنی وەکو هەر مادەیەکی تر وەکو ئامێرەکان تاوەکو هەڵسوکەوتەکانی پێشبینی بکەی و بتوانی کۆنترۆلی بکەیت ئەم تەسەورە لە ئەمری واقعیشی پێکراوە لە واقعە و لە ئێستاشە ینی وەکو بڵێ خۆی کردوێتە ئەمری واقع بەسەر کۆمەلگای مرۆیەوە بەڵام لەگەڵ ئەوەشە جۆرێک لە بەرگری هەیە لە بەرامبەر ئەم چاندنی سیستەما لە ناو ئینسانە ئەم بەرگریەش کۆمەڵێ هێز دەیکەن لە ناو ئینسانە یەکێک لەو هێزانە سروشتە کە سروشتیش جارێکی تر لای هەندێک لە منۆزەرەکان کراوەتە بنەما بۆ بوونینەتەوە و من لە دەرسی پێشوو باسی ئەو پەیوەندیم کرد لە نێوان ئەو سیانە هەیە عەقڵ سروشت مادە کاتێک ئێمە سەری ئینسان دەکەین لە ئینسانە توخمێکی عەقڵی هەیە هێزێکی عەقڵی هەیە هێزێکی سروشتی هەیە و بوونێکی مادیشی هەیە کە کۆمەڵە توانای دیاریکراوی هەیە و کۆمەڵە خاسەتی دیاریکراوی هەیە هەستە بام دابەشکردنە نەتەوە ئەو کۆمەلگایی کە ئێمە کۆمەلگایەکی خێڵێکی نییە کۆمەلگایەکە ئێمە جیاوازە لە خێڵ دروست دەبێت ئەم کۆمەلگایە گەڕێنراوەتەوە بۆ یەکێک لەم سێ هێزانە تەبان ئەو تیۆرەی پێشوو کە تیۆرە دروستەیەکەیەکە پێی وایە بنەمای نەتەوە لەسەر ئەساسی ئەوە دروست دەبێت کە ئینسان مادە بێت مادەیەک بۆ دروستکردن تیۆری دومیان تیۆرە سروشتەکەیە ئەم تیۆرە سروشتیە پێی وایە جگە لەوەی کە ئینسان مادەیە بوونێکی سروشتوشی هەیە ئەم بوونە سروشتەی مرۆڤ تەبان لێکۆڵینەوە لە سروشتی مرۆڤ تۆزی ئاڵۆسترە لە لێکۆڵینەوە لە ئینسان وەک مادە ئەنی لە مادەکەی کاتێک ئێمە دەڵێن سروشت زۆر جار وەکو وتم وا تەفسیر کراوە سروشت عیبارەتە لەو شاخ و داخ و ژینگە سروشتیە بەڵام باسی سروشتی دەکرێت وەک سروشتی ئینسان تاوان لای گۆستاڤلۆ بوون کە لەسەر ئەساسی سروشت دەیەوێت مۆزۆی نەتەوە شی بکاتەوە نەتەوە چۆن دروست دەبێت ئەم دەیەوێت ئەمە بکاتە ئەساس بڵێ ئەوەی نەتەوەی لەسەر دروست دەکرێت دێتە ئاراوە سروشتی مرۆڤەکانە ئەو سروشتە مشتەرەکەیە کە مرۆڤەکان هەیە ئەوی تریان مادەیەکە کە هەموو ئینسانەکان وەکو یەک مادەیەکن شیاون بۆ ئەوەی کە دروست بکرێن سیستەمێک لە ناویانە بچێنرێ هەمووی بە پێ و سیستەما سوکەوت بکە بەڵام لای ئەم ئەوەی هاوبەشە سروشتە بەڵام سروشت لەگەڵ هاوبەشیەکانی چییە یعنی ئەوەی کە مرۆڤایەتی بە گشتی سروشتێکی یەک سروشتی هەیە لەگەڵ ئەوەشە کۆمەلگا جیاجیەکان ئەم سروشتە کولیە دابەش دەبێت بۆ کۆمەڵە سروشتی جزئی هەر کۆمەلگایەک سروشتی تایبەتی خۆی هەیە بۆ ئەوەی مەوزوعی سروشت لەلاتان ڕوون بێ و دواتریش باسی ئەو دیالکتیکە دەکەمەوە کە لە بینی ئەو سێ توخما هەیە بۆ ئەوەی ئەم تیۆرە سروشتیە ڕوون بێتەوە کە دەڵێن سروشت هەر زۆر بە ئاسایی ئەمە ڕۆژانە ئەم مەوزوعە بەکاردێ ئەم بەکاردێنینە موشەیە بەڵام بە دەڵێ تەبعی وایە ئەو کەسە خۆی ئاوایە فەرزان کەسێک تووڕەیە بێهۆ تووڕە دەبێت
ئەڵێ ئەوە تەبیعەتی وایە یا دەڵێ توندە تەبیعەتە لەم شانە بەکاردێنی ئەم دەڵێ فلانە عەشیرەت شەڕانی ئەمە جۆرەکە لە تەبیعەت وەکو بڵێ بە تەبیعەت داوە فلانە کۆمەڵەی تر ئاوان کۆمەڵی خاسیەتی گشتی هەیەکە بەم خاسیەتە گشتیانە ئەو گروپە جیاجیانە دەناسێنەوە و لە ناو عەشیرەتەکانە لەوانەیە ئەمە جۆرێک لە تەبیعەت ناسی لە نێوانیانە هەبێ لەوانەشە لە جاری وهەیە سیاسیەکانی سوودێکی زۆریان لەم تەبیعەت ناسی وەرگرتووە کە فلانە عەشیرەت چی دەوێت بیدەنێتەوە کوڕاکێشن بەلای خۆیان یعنی چی یانی هەر عەشیرەتێک کۆمەڵی خەسڵەتی تایبەتی هەیە کە تایبەتە بۆ عەشیرەتەوە عەشیرەتێکی تیش کۆمەڵی خەسڵەتی تایبەتی خۆی هەیە لەناو تاکیشە ئەمە بە ئەمانشەوە هەندێک کەس تەبیعەتێکی نەرمی هەیە هەندێک کەس تەبیعەتی ڕەقە هەندێک کەس ئەمەی کە دەڵێن تەبیعەت جامە بەس لە تەبیعەت کۆمەڵی خاسیەتە کە گروپێک هەڵی دەگرێ و ئەو دێت ئەم خاسیەتە ئاوبەشانە کە ئەم خاسیەتانە لە بینی هی هەموو گروپەکە نەگی تاکەکان یعنی فەرزەن دەڵێن هەورامی ئاوایە وەنمونە دەڵێن هەورامی زیرەکە یا دەڵێن هەورامی ڕەزیلە یا دەڵێن هەورامی کۆمەڵە تەبیعەتی دیاری دەکەن هەورامی فەرزەن شەڕەنگێز شەڕانی نییە خەڵکێکی ئەمانی کە ئێمە بە عمومەن بە سە دەکەین لەسەر فلانیەک فلانە گروپ کۆمە خاسیەتەکانی تەحدید دەکەین خاسیەتە گشتەکان جا لای گۆستاڤ لۆ بۆن ئەم خاسیەتانە خاسیەتە مشتەرەکانە ئەساسی نەتەوە و ئەم خاسیەتانەش ئەو پێ وایە بە پرۆسەیەکی دوور و درێژ لە باوانەکانەوە درێژەی کێشاوە و زەمانێکی زۆری بردووە و هەزارها ساڵی خایاندووە هەزار ساڵی خایاندووە زیاتری خایاندووە تاوەکو ئەم خاسیەتانە فعلەن بوونەتە خاسیەتی جێگیری ئەو گروپە دواتریش ئەم خاسیەتانە کە جێگیر بوون ئیتر گۆڕانیان ئاسان نییە ینی و دەبنە کۆمەڵی خاسیەتی جێگیری نەگۆڕ کە زەمانێکی زۆریان دەوێت هەتاوەکو گۆڕانیان بەسەرا بێت بەڵام کۆمەڵی خاسیەتی تر هەیە هی ئەو میلەتانە بە ئاسانی دەگۆڕێت بەڵام جارێکی تر چی ئەوانە شتانێکی ڕواڵەتین لە ڕواڵەتی میلەتەکە ڕوو دەدەن کاتێ بارودۆخێکی ناهاسایی دروست دەبێت کەم بارودۆخە دەڕوا ئەو خەڵکە جارێکی تر دەگەرێتەوە سەر تەبیعەتە ڕاستەقینەکەی خۆی جام تەبیعەتە کە دەڵێن دەگەرێتەوە سەر تەبیعەتەکەی خۆی و ئەو تەبیعەتە کە جارجار بارودۆخ وا لە کەسەکە دەکا لێیدا بدا ئەمە دەکاتە گۆستاڤ لۆ بۆن دەکاتە ئەساسێک بۆ مەوزوعی کۆبوونەوەی تاکەکان بە کۆبوونەوەیەکی نەتەوەیی ینی بۆ دروستبوونی کۆمەلگایە کە ئەم کۆمەلگایە دەکرێت پێبوتێ نەتەوە جام تۆرە من حەز دەکەم لە ڕێگەی ئەو شانین بۆ ساڤلۆبۆن خۆی وتویەتی بەرەبەرە بچمەنە و تۆرەکەوە بەس بەر لەوە بە ئەو دیالکتیکە جارێکی تر ڕوونکەمەوە لە بینی جارێ ئەمە پێویستان بە تخمە عەقلیەکە نییە لە بینی سروشت و ماددا ئەو جارەکە ڕوونم کردەوە دیالکتیکەیە ینی جۆرێک لە جەدەل هەیە جۆرێک لە ململانێ هەیە کاتێک لە ئینسانێکە ئەوەی مادیە لە ناویە سەیتەرە دەکا لەسەر ئەوەی تەبیعیە ئەوە ئەو کاتە بەرەو یەکبوونی دەبە ئەو فۆرمانە نایاڵێ ئەو جیاوازیانە نایاڵێکە لە ناو کۆمەلگاکە کاتێک کۆمەڵی خەڵک پێکەوەن تەمەنم کۆمەڵە خەڵکار ئەگەر هەر ملاحەزە بکەن کۆمەڵە ڕەفیقش من تەبیعەتیان لە یەکتر جیاوازە کاتێک ئەمانە ئەو جیاوازیانە لە ناویانان نامێنێ بە بۆنەی چێوەیانی کەپت دەبێت ینی فەرامۆش دەکرێت گرنگ نییە لەلایەن و بۆ ئەوەی بگەنە مەسلحەتێکی مشتەرەک واز لەو خلافەت دێنن کە تەبیعەتیان دروستی دەکات و مەسلحەتێکی مادی مشتەرەک هەدەفێکی مادی دیاریکراو وایان لێ دەکات لە تەبیعەتی خۆیان بگەڕێن و ببنەوە بەیەک ئەلێرە ئەو جیاوازیانە هەیەیانە چی دەبێت تەواو دەشارێتەوە نامێنێت
ئەلێرە ئەوەی مادیە ئەوەی تەبیعیە چی دەکات نەفی دەکاتەوە یعنی نەفی ئەوە دەکات کە تەبیعیە بۆ ئەوەی ئەو گروپانەیە ئەو چەند گروپێک پێکەوە کە هەرێکیان تەبیعەتێکی جای هەیە و سیستەمێکی لەناوە سیستەمێکی کۆمەڵایەتی جیاوازڕێکی خستووە و هەست و مەشاعر و شتانێکی جیاوازیان هەیە ئەم گروپانە بۆ ئەوەی ببنەوە بە یەک ئەگەر مەسلحەتێکی مشتەرەکی مادی بیان کاتەوە بە یەک دەبێت لە چی بگەڕێت لەو جیاوازیانە بگەڕێن جیاوازیە سروشتیانە یانی لە تەبیعەتی خۆیان بگەڕێن هەرێکە تەبیعەتی خۆی بخاتە لاوە و بیری خۆی بەرێتەوە بۆ ئەوەی پێکەوە بگەنە ئەو ئامانجە بەڵام کاتێک ئەم تەبیعەتە زیینوو دەبێتەوە ئەو کاتە چی دروست دەبێت ئەو یەکبوونە هەڵدەوەشێتەوە ئەوەی کە لەسەری بوونەتەوە بە یەک هەڵدەوەشێتەوە کە هەر وەشایەوە و کاتە جیاوازیەکان جارێکی تر سەراو دەدەنەوە ئەلێرە ئەوەی تەبیعیە جارێکی تر سەیتەرە دەکاتەوە لەسەرەوەی کە مادیە یعنی فەرزەن بۆ نمونە چەند کەسێک گەیە پێکەوە دەیانەوێت گەشتێک بکەن یا دەیانەوێت بچنە بازرگانیەک پێکەوە بکەن یەکێکیان دەڵێ مادام فلانە کەسان لەگەڵایە من نایە مەوزوعەکەش لەوانە فلانە کەس فەرزەن فێڵیان لێ دەکا یا فلانە شت بەستیە تەبیعەتی لەگەڵیان هەڵ ناکات پێکەوە تەبیعەتیان هەڵ ناکات پێکەوە ئەلێرە ئەو تەبیعەتەوە دەکا کە ئەم گروپە دروست نەبێ ئەم چەند کەسە کۆ نەبنەوە پێکەوە چونکە تەبیعەت چێ دەکات لێکیان جا دەکاتەوە ئەوەی کە ینی ئێستا زۆربەی کێشەکان خۆ لێرە لە بەتایبەتی لەناو ئێمە ڕوو دەدەن مۆزۆی تەبیعەتە ینی تەبیعەتی کەسەکان جیاوازە ئەوە نییە فەرەزەن دوو کەس یەکێکیان کەسەکە خراپە یا فلانیان چاکە مەوزوعەکە چاکی و خراپی نییە مەوزوعەکە تەبیعەتە فەرەزەن کەسەکە هەندێکیان حەز بە هەندێک شت دەکەن هەندێکی تریان حەز بە هەندێک شتی تر دەکەن وامە ئەو حەزی پێ دەکەم حەزی پێ ناکە ئەو کەسانی کە تەبیعەتیان لە یەکەوە نزیکە جۆرێک لە سازی لە بینیانە هەیە حەز دەکەن پێکەوە بن بەڵام ئەوانەی تەبیعەتیان لە یەک جیاوازە حەز ناکەن پێکەوە بن وەفعلەن بۆچی چونکە لێکجی دروست دەبێت لە نێوان تەبیعەتەکانیان ئەم حەزی لە فلانە شتە ئەو حەزی لەوە نییە ئەیتر چۆن ڕێک دەخرێمە بەڵام ئەگەر شتەکە مەسلحەت بوو بۆ نمونە پارەپەیاکردن بوو پارەپەیاکردنەوە نییە من حەزم لێیەتی یا حەزم لێ نییە ئەمە شتێکە تۆ تەبیعەت دەخەیتە لاوە دەبێت تۆ دەچیتە ناو بوونە ئامێرەکەی خۆتەوە لە بوونە تەبیعەکەت دەردەچیت طبعا لێرە تەبیعەت ئەمە بەم شکلە باسی دەکەم بۆەوەی ئەوەندە بەڕوونی خۆتان لەناو خۆتانە لەناو ژانی خۆتان شتەکان دێنمەوە بۆەوەی ڕۆشن بێت لەلاتان ئەلێرە تەبیعەت ئەگەر حزور پێیاکە بۆی جیاوازیە تەبیعیەکانەوە یەکبوونی گروپەکە هەڵدەوەشێتەوە بەڵام کاتێکیش کۆمەڵێک کەس لەبەر مەساڵحەکانیان گوێ بە تەبیعەتی خۆیان نادەن ئەو کاتە ئەو گروپە دەتوانن پێکەوە کار بکەن ببنەوە بە یەک بەڵام ئەوەی دەیانکاتەوە بە یەک مەسلحەتێکی مادیە ینی ئەوەیە کە مادیە لەوانە ئەوە لێرەشە کە تەبیعەت کشایەوە ئەو کاتە و کەسانە دەتوانن بە یەک شێواز ڕەفتار بکەن یعنی ترەوە نیە من حەزم لەوەیە یا حەزم لەوە نییە بەرنامەیەکەیە هەمووی بە ناچاری بیان نێوانیانەوێ پەیڕەوی دەکەن بۆی بگەنە ئامانجەکەیان فعلا خۆ جۆرەکە لە خۆ بەسنەوە دەبێت جۆرەکە لە ئیلتیزام چونکە دایما و تەبیعەتە ینی وا لێ دەکات و حەزت بەوە نیە بەڵام چییە هەر دەبێ بیکەیت فەرەزان ئێستا زۆرێک لە تەلەبەکان حەزیان بە مەکتەب نییە بەڵام هەر دەبێت بخوێن کەس حەزی لە سعیکردن نییە کەس حەزی لە ئیمتیحان نییە بەڵام دەبێت بیکە بۆچی دەیکات چونکە مەسلحەتێک هەیە لە پشت دەمکردنەوە جا ئەوەی کە ئەمە دروست دەکات تۆ دەبێت چی بکەیت ئەم ئارەزوانە و ئەم مەشاعرانە و ئەم ئەستانەی کە تۆ هاتە تەبیعیانە دەبێت ئەمانە کەپتکەی ینی خەفەیکەی دەبێت فەرامۆشیکەی دەبێت بیخەیتە لاوە دەبێت هێزێک بەکاربێنی بەرامبەریان سەرکوتیان کرد و ئەم سەرکوتکردنەوە دەکات کە چی ئەو ئیشە بڕوا بەڕێوە ئەگەر بێت و ئەم سەرکوتکردنە نەبێ ئەو کاتە ئەو بەرنامە هاوبەشەی کە هەمویان هەیەە جێبەجێ ناکرێت لەبەرەوە جێبەجێکردنی بەرنامەیەکی ئاوا خۆی لە ڕاستیا جێبەجێکردنێکی ناچاریانە ینی تۆ بە حەز ئەمە ناکەیت
بە ناچاری دەیکەیت و تۆ خۆت تەحملی ئەم وەزعە دەکەی بۆ ئەوەی شتێکەیە دەستکەوێت فەرزەن کە کەسەکان تەحملی مەکتەب دەکەن بۆ ئەوەی شەهادەیەک بێنن دواتر ئیشێکیان دەستکەوێت یعنی ئەوەی کاتێک کە شتەکان ئاوای لێدێ تۆ ئیتر دەستبەرداری بوونە تەبعیەکەی خۆت دەبی تەبان چەند ئەم بوونە تەبعیە خۆت نەفی بکەیتەوە بچیتە ناو سیستەمەکەەوە ئەوەندە باشتر دەتوانی بەناو سیستەمەکە بڕۆیت ئەوەنە باشتر دەتوانی بگەی بۆ ئامانجەی کە هەتە و چەندیش تۆ قودرەتی کۆنتۆڵکردنی ئەم شوێنەی خۆتت نەبێ ئەوە فعلەن سەرکەوتوو نابی بۆچی جاری وایە فەرەزەن تۆ لە شوێنەکە ئیشەکەت دەکەوێتە شوێنێ لەگەڵ کۆمەڵە کەسای کە تۆ چارەی ئەو کەسانەدا حەزیان پێ ناکەیت مۆزوعەکەش ئەوە نییە چاکن یا خراپن بەس حەزیان پێ ناکەیت لەگەڵ یانە سازنی لە ڕووی تەبعیەوە سازنی ئەمە ژوا دەکات چی بکەیت تۆ ڕاکەی لەو شوێنەی کە هەیە بەڵام ئەگەر بێت و سەیتەرە لەسەرەوەت ئەو شوێنت کە ببێەوە ئەو کاتە چییە دەتوانیت بە ناچاری بچیتە ئەو شوێنەوە تەبان کاتێک تەبی ئەجزاڵ دەبێت بە سەرمادا ئەو کاتە چی دووز دەبێت پاشا دەدانی دووز دەبێت دوورکەوتنەوە دووز دەبێت ینی هەر گروپ و خێڵێک دەبێت بۆ ئەوەی لەسەر تەبیعەتی خۆی بمێنێتەوە نابێ هیچ لە هیچ پەیوەندیەکا بێت لەگەڵ خێڵەکانی ترا لەگەڵ گروپەکانی ترا و لەم دابرانەشا ئەو کاتە چی ڕوو دەدا لەم دابرانە ئیتر نەتەوە دروست نابێت چونکە نەتەوە کۆبوونەوەیەکی ترە لە دەبێ ئەمانەی خێڵانەی کە تەبیعەتیان جیاوازە بە سیستەمێک کۆ ببنەوە تاوەکو ببنەنەتەوە تاوان کاتیان نەتەوە لەسەر ئەساسی مەساڵح دروست دەکرێت وەکەوەی کە پێشتر باسمان کرد نەفی ئەم حەزانە دەکرێت ینی چی ینی سروش لە ناو تاکەکانە بە یەکجاری نەفی دەکرێت و چەند ئەم نەفیکردنە بۆ سروشت و بۆ کولتوری سروشتی بەهێز بێ بۆ کولتورێک کە ئێمە بە شکڵێکی تەبیعی وەرمان گرتووە هەمانە ئەوەندە ئەو هینە ئەو کۆمەلگایە بەهێز دەبێت و چەندیش شل بێت ئەو کۆنتۆڵکردنە ئەوەنە ئەو کۆمەلگایە شلۆقە و دایمە لە مەترسی ئەوایە چی پارچە پارچە بێت ئێستا لە ناو خۆمانە ئێمە ئەم شلۆقی هەیە ینی شتەکان ئەوەندەی ئارەزوو تەبیعەتیان با بەڕێوە ئەوەندە تەنانەت مەساڵحی ژنیان با بەڕێوە ینی جۆرەکە لە مەیل بۆ جیابوونەوە و ئەم جیابوونەوەیە هیچی لەشی نابێ ینی کۆمەڵێ گروپی پەرپەر دروست دەکات کە بە لە باشترین حاڵەتا دەبێت هیچ پەیوەندیەکیان کەمترین پەیوەندی لە بینیان نابێت ئەم کاتە ئیتر کۆمەلگاکان لە خێڵ زیاتر ناتوانن گەشە بکەن ئەگەر بێت و تەبان حاڵەتێکی تریشە یەکیان ئەوەیە وتمانم تەبیعەتە نەفی دەکرێتەوە یەکیان ئەوەیە کە تەبیعەتەکان لێیان دەگەڕێی ئەو کاتە کۆمەڵە گروپی پەرپەر دروست دەبێت حاڵەتی سێم هەیە حاڵەتی سێم خۆی ئیدعای سروشتی بوونی خۆی دەدات ئیدعای ئەوە دەکات کە ئەو بە پێی سروشتی خۆی دەڕوا و واشە ئەو بە پێی سروشتی خۆی دەڕوا بەڵام سروشتی خۆی فەرزەکە لەسەر چی لەسەر ئەوانی تر کاتە سروشتی خۆی فەرز کرد لەسەر ئەوانی تر ئەو کاتەوان بەتاڵ دەکاتەوە لە فۆرمەکانی هەر وەک کینە مادیەکە و ئەو کاتێک کە ئەمان ئەمە وەردەگرن سروشتی نیە بۆەوەن بەڵام دەسە پێندێ لەسەر یانی ڕێگاکەی ڕێگایەکی مادیە بەڵام ئەو کلتور و شتێک کە دووسی کردووە هی تەبیعەتی ئەو گروپێکیان ئەوەی گروپێکیان چی دەکات دێت ئەوەی خۆی تعمیم دەکات بەسەر ئەوانی ترە ویان لێ دەکا واز لە زمانەکەیان بێنن واز لە گۆرانیەکانیان بێنن واز لە هەموو شتەکانی خۆیان بێنن ئەمانە تەنها مادەیەک دەبن بۆ ئەوەی ئەو نەری توشتانی کە ئەمان لە خۆیانەوە هاتوۆتە دەرێ لە سروشتیانەوە هاتوۆتە دەرێ ئەمان لە دەرەوە وەری بگرن کە لە دەرەوە وەری گرت کەواتە ڕێڕەوی ئەمەیان چییە ڕێڕەوەکەی هەر مادیە بۆچی چونکە ئەو نظامە و نەریتەی خۆی لە دەرەوە دەخاتە ناو ئەوان و ئەوان فۆرمات سروشتەکانی خۆیان دەبێت لە دەست بدەن دەبێ ئەو نەریتانەی خۆیان کە سروشتی لە دەستیان بدەن و ئەم وەرگرن یعنی ئەلێرا یەک دەگرێتەوە لەگەڵ چی لەگەڵ ئەوەی تیۆرە مادیەکەی کە پێشتر باسم کرد تیۆری دروستکردنەکە بەڵام فەرقەکە چییە ئەم دەڵێ ئەم نەریتەی من نەریتێکی باڵایە تاوان لێرەوە ڕەگەزپەرستی دروست دەبێت
مادام نەریتێکی باڵا و نەریتێکی بەرزە و تەبیعەتێکی ئێمە تەبیعەتێکی ڕەسەنە ئاوایە لەبەر ئەوە دەبێ ئێوە واز لە تەبیعەتەکەی خۆتان بێنن ئەمە وەرگرن بۆ ئەوەی تەبیعەتە بێزەکە وەرگرن و بە معنایەکی تر ئەو نەزرە بایۆلۆژیە دروست دەبێکە لە ناو جیناتەکانە خاصەتی زاڵ و بەزی و ئەوەی کە زاڵ و بەهێزە سەر دەکەوێت بەسەر ئەوەی کە بەزیوە و خۆی بەسەریا دەسەپێنی خۆی بەسەریا دەسەپێنی ئەلێرەوە کە خۆی بەسەریا دەسەپێنی ئەم سەپانە ڕوودەدا یەکسەر شێوازی کارکردنەکەی دەبێتەشی هەمان شێوازی ئەوی ترکە هەیە تامان ئەوی تریش وتمانی نەسروشتەکەی تایە بۆچی چونکە فەرەزەن زمانی بۆ نمونە ئینگلاندەکان کە ئینگلیزیە وەردەگیرێ و ستاندارد دەکرێ و ڕێوڕەسمی بۆ دادەندێ و ڕێزمانی بۆ دادەندێ و کۆمەڵە خەڵکێکی بۆ دادەندێ کە مراقەبە بکەن و کۆمەڵە پاسەوانی بۆ دادەندێ بۆ ئەوەی خەڵک لێلا نەدا لە بەکارێنانە لە ئیشی فەرمیە ئەمە لە ئەسڵەوە لە چی هاتووە ئەمە خۆی نەریتێکی سروشتیە بەڵام چی کراوە بەوا براوە کە نەریتێکی سروشتی نییە لەبەرەوە هەرەمووی قبولیکە لە ڕاستیە خۆی ئەمە هەمان شتە بەڵام بە فێڵێکەوە کراوە ئەمە دابڕێنراوە لە عینەکە لە خێڵەکە ئەوەی کە و گروپە ئەتنیکیە کە دابراوە بە پرۆسەیەکە براوە تەمان فعلەن جیاوازی ژەیە تۆ کە سەیری زمانی قسەکردنەکە دەکەی لەگەڵ زمانی نووسینەکە جیاوازە زمانی قسەکردنەکە زمانی نووسینەکە نییە و سەبەکەشی چییە چونکە زمانی قسەکردنەکە لە گەشە و گۆڕانی خۆیەتی بەڵام زمانی نووسینەکە ثابت کراوە ناگۆڕێت ئەوەنە ئەمە لەکێ وەرگیراوە ئەم نەریتە نەریتی گروپێکیانە ئەم نەریتە خۆی ئەم نەریتانە دروست ناکرێت ئیلانە دەبێت لە سروشتی یەکێک لەوانەوە لەو گروپانەوە هاتبێتە ئاراوە و دواتر ئین کراوە ینی بەو پرۆسا براوە کە گەشەکردنەکەی ڕابگیرێ و بکرێتە کللتورێک کە گەشە ناکە کە زیندویەتی تیانە و ئەمە ئیتر هەموو کەسێ وەری دەگرێت بۆ معنایەکە وەکو چۆن ئەمە هی وێڵزیەک نییە لە بەریتانیا هی ئینگلادێکیش نییە ئەمە هی هەمومانە لە کاتێکە خۆی لە ئەسڵا ئەمە هی هەمووان نییە ئەگەر لە حەزەش بکەی لە ناو ئەو دەوڵەتانە کە هی یەکێکیان وەرگیراوە گروپە زاڵەکە کام گروپەیە ئەوەیە کە نەریتەکە لەو وەرگیراوە فەرزەن لە ناو بەریتانیا ئینگلاندەکان حاکمن ئینگلاندەکان هەژمونیان هەیە هەیمەنەیان هەیە بەسەر وەزەکە نەک سکوتلەندیەکە نەک وێڵزیەکە ئەوەی سەیتەرە دەکا ینی هەژمونی هەیە لە ناو دەسەڵاتە دیارە حتما ئەو گروپەیە کە خاوەنی ئێنەکەیە نەریت و زمانەکەی تاوان لە هەندێک دەوڵەتی شازمانەی بێگانە وەردەگیرێ بۆ نمونە لە وڵاتە ئەو دەوڵەتانێکە و شوێنانێکە ئیستیعمار هاتوون داگیری کردووە ئەو دەوڵەتەکەی دروست کردووە بەوەی ئەو جیاوازیانەی کە هەبووە چی کراوە زمانی فەرەزەن فەڕەنسیەکان شیمالی بڵێنە مەغریبی عەرەبی داگیر دەکەن دواتر زمانی فەڕەنسی دەبێتە زمانی ڕسمی ئەو وڵاتە یا لە هندستان لەبەرەوەی ئەو ڕێکەوتنە ڕوونادا کە ئێنکەن لەبەرەوە زمانی ئینگلیزی دەبێتە زمانە ڕسمیەکە یا دەکرێت فەرەزەن زمانێکی لە فەڵەستین ئەو دەوڵەتی ئیسرائیل کە دروست دەکرێت دەوڵەتی ئیسرائیل زمانێکی کۆن زیینوو دەکەنەوە کە تەنها نینەکان کەسە دینیەکان دەیانزانی ئەوی زمانی عەبریە و عەبری دەبێتە زمانی دەوڵەت بەڵام ئەم زمانی عەبریە زمانی میلەتێکە لەبەرەوە ئەم نەریتانە بە شکلێکی بەدەر لە سروشتی مرۆڤەکان ناکرێت دروست بکرێن تاوەکو بڵێ بێلایەنن تەنانەت ئەگەر بشکرێت دروست بکرێن ئەو گروپەی دروستی دەکا بە پێی تەبیعەتی خۆی دروستی دەکات کەواتە لەو شوێنەشە تەبیعەتی ئەو گروپە دەچێتە ناو ئێنەکەوە کللتورەکەەوە کە چوویە ناو کللتورەکەەوە و کاتە تەبیعەتی ئەو میلەتە ئەو گروپە سەیتەرە دەکا لەسەرچی لەسەر وەزەکە بۆچی چونکە لەگەڵ ئەوە سازە لەگەڵ ئەوانی تا سازنی فەرزەن زمانی ئینگلیزی لەگەڵ تەبیعەتی ئینگلاندێکا سازە لەگەڵ تەبیعەتی وێڵزیەکە سازنی یا تەبیعەتی سکۆتلەندی دیەکە سازنی ئەم سازیە وا دەکا کە فعلەن سازیە لە کللتورەکە لە نەریتەکە وا دەکا شانسی ئەمان زیاتر بێ لەم ینی کەمتر فشاریان لەسەر بێ لەوانی تر کاتێک کە دەشنە ئەو سیستەمە
لێرە کەواتە کاتە سروش سەیتەرە دەکا پەردبوونێک دروست دەبێت کە کۆبوونەوەی نییە ناکریا و نەتەوە بێتە ئاراوە بەڵام کە مادە سەیتەرە دەکا ئەو کاتە ینی نەریتێک لە نەریتەکان دەبێتە کۆی نەریتەکانی تر ڕەنگێک لە ڕەنگەکان جێگەی هەموو ڕەنگەکانی تر دەگرێتەوە وەلەم حاڵەتە لەلایەکەوە ئەوەی سروشتی میلەتێک بەرهەمی هێناوە دەسەپێنرێ بەسەر کۆمەڵێک گروپی ترە و ئەوەی کە سروشتی خۆیان بەرهەمی هێناوە لێیان قەدەغە دەکرێت نابێ ئەمە بێتە ناو ژیانی ئەو کۆمەلگایەوە کە کۆمەلگایەکی نەتەوەی و ڕسمی کەواتە سروشت ئەو یەکبوونە هەڵدەوەشێنێتەوە کە مادە دروستی دەکا مادەش یەکبوون دروست دەکا ئەو جیاوازیانە هەڵدەوەشێنن لا دەبا کە ئینەکانیانە بڵێن گروپەکانیانە و دەیانکاتەوە بێت تاوان ئەم یەکبوونە مادیە نەتیجەکەی لە دەرەنجامی ئەوە دروست دەبێت کە نەفی سروش دەکرێت نەفی ئەوە دەکرێت کە سروشتیە و لە دەرەنجامی ئەوە پێیا دەبێت کاتێ مادە سەیتەرە دەکا فۆرمە سروشتەکان نامێن ئەم یەکبوونە لەسەر ئەساسی کوشتنی جیاوازیەکانە یعنی ئەو جیاوازیانەی هەیە چی دەکرێت دەکوژێت جۆرێکی تر لە یەکبوونەیە دواترەوە باسی دەکەن یەکبوونە لە ناو جیاوازیە ئەمە جیاوازیەکان ناکوژێت بەڵام لە عینی کاتی شای یەکبوون لە نێوانیان دروست دەکەن یعنی ئەو گروپە سروشتیانەی کە هەن گروپ کۆبوونەتەوە ئەگەر هەر سروش حاکم بێتیایانە دەبێت لە پەیوەندیان نەبن دەبێت لە کەمترین پەیوەندیا بن بۆەوەی لە ئەمان نابژین بۆەوەی بەرکەوتن ڕوونەدا لە بینیانە و ئەمانە ناتوانن ببنەوە بەیەک بە حکمی ئەوەی سروشتیان زاڵە لەسەریان ئەلێرا چی دروست نابێت نەتەوە دروست نابێت بەڵام کاتێک کە ئەو جیاوازیانە نامێنن یەکێکیان سروشتەکەی زاڵ دەبێت بەسەر ئەوانی ترا ئەو کاتە گروپێکی تر دروست دەبێت کە گروپە خێڵەکیەکە نیە ئەو کاتە لێرە نەتەوەیەک دروست دەکرێت لەسەر ئەساسی بنەما مادیەکەی کە پێشتر باسمان کرد طبعا عەسەبیەتیش ئەوەی کە جاران دەوڵەتی خلافەتی لەسەر دروستکراوە حەسەبە ئەوەی کە ئیبن خەلدون دێڵێ ئەوی شەرەماشتە ئەو کتێبەی بوونینەتەوەی کورد من یەکێک لەو سەبەبانەی کە وای کرد ئەو کتێبە بنووسم ئەوە بوو کە من بچم بە شوێنەوە ئەوە ساخکەمەوە بنیاد و ستراکچەری دەوڵەتی عەسەبە ئەوەی کە بە عەسەبیەت دروست دەبێت دەوڵەت لە سەردەمی خلافەتەکانە لەگەڵ ستراکچەری دەوڵەتی مۆدێرن ئەمان ستراکچەرە یعنی جیاوازیان نییە و تەبەنەوە لە کۆنفرانسێکا من ئەمەم باس کرد کێشە دروست بوو کۆنفرانسەکە کۆنفرانسێکی جیانی بوو بۆ نووسینەوەی تاریخی عێراق بوو یەکێک لە ئەنترۆپۆلۆجیستە بەناوبانگەکان ئەو سەرپەرشتی دەکرد بە ناوی گۆدلیە ئەیترەوە بووم تووڕە یەک ڕوویدا و مایکرۆفۆنەکەیان لێسەن و دەینەکە دووریان خستمەوە لە کۆنفرانسەکە لەسەرەوەی کە باسی ئەوەم کرد کە ئەم دوانە یەک ستراکچەریان هەیە تاوان دوای ئەوەی تر ئەو کتێبەم نووسی بۆەوەی ساغی کەمەوە و فعلان ئەم دوانە یەک ستراکچەریان هەیە لێرە بە ڕۆشنی دیارە فەرقەکە چییە بۆچی یەک بنەمایان و ستراکچەریان هەیە فەرقەکە ئەوەیە لەوی تریانە فێڵێکراوە ئەم کللتور و شتەکەی خۆی دەسەپێنێ بەسەر ئەوانی ترا بەڵام ناڵێ کللتوری من نییە دەڵێ هی منەوە من لە هەمووتان بەرزترم و لەبەرەوە دەبێ ئێوە وازدەوەی خۆتان بێنن بۆ ئەوەی من بەڵام لەوەی مۆدێرنە لە دەوڵەتی مۆدێرنە دەڵێ ئەو کللتورەی کە ئێمە دەوڵەت قەراری لەسەر داوە خەڵکەکەی پێپەروەردە بکرێت ئەمە هی کەس نییە ئەڵێ ڕاستە ئەمە لە فڵان وەرگیراوە بەڵام ئێمە دەستکاریمان کردووە کردومانە بە شتێکی تر کە تازەی تر لە موڵکێتی ئەوانە نەماوە مادەم لە موڵکێتی ئەوانە نەماوە کەواتە بە هەموو وەری بگرن و بەڵگەشیان بۆ واوەیە کەسێکی فەڕەنسی بۆ نمونە ئەو فەڕەنسی عامیە بزانێ بەوای نابێت بەوە نابێتە تاکیکی نەتەوەی دەبێت بچە فەڕەنسی ڕەسمی بخوێنێ کە جیاوازێکی هەیە لەگەڵ فەڕەنسی عامیانە فەرزەن کەسێک کە ئینگلاندی کە بە لە کۆڵانە فێری ئینگلیزی بووە بۆ فێری ئینگلیزی ماڵ بووە ئەم ئینگلیزیە یا لە ماڵەوە فێری بوو ئەم ئینگلیزیە ئەو ئینگلیزیە نەکە لە زانکۆوا دەیخوێنە و لە پرۆسەی خوێندنە هەیە
وفعلا خو عنده انجليزي يقني وكو شلون عنده عربي سكرنو جلفا لقال عربي نسراو دو عربي جوازن اما توزيك راستي تيايا بلا ما طبعا بمرور زمان جوازات دوز دبي بلا اما يعني اونا كاتك من ام زمانم يانا لبرسنكي دورم خستوا اما طبيعتي او ملتي تيانا او جروبي تيانا اما لم جروبا ورغيراوا واما دروز نكراوا با شكلكي سر بخو كي كزنه بتاوا قومي قبوليكا او بناوي او ام زمان وكلتوره هي كزنيه ام سيستم لنا جروبا كان هذا شيء بلا ما ويتري عند الله اما هي منو او من بالاترو باشترى له ايوا لبروا دبي ايوا واز دوي خوتان بينن اما من قبول كان طبعا اميان رقص برستيل ركبته واميان اميكا هتلر دوزكا اميكا سروشتي خوي ببالاتر دزاني وفي وايا دبي زال بي بسر سروشتكاني ترا اواني ترا چونك اوان چين سروشتكي لاوازيان هي ولا بروا دبي نريتو رورس مكاني كبرهم يام سروشتن حكم بكن وابزانم وشنكا نزيكيام دوانا لكوايا يكي كان تنها اويا كا لم ورگيراوا على لون ورگرتوا او نيه با پروسه کا بردوم او دوسم کردو لبروي تر ملكيتي اي بي او نماو يعني بون من زماني تركي زماني دولته دل نكي جروب يكاكا بيان دوتي ترك لكاتك اخوي امل لعسمان ونات ولا هوا دوز نكراو اما هي ترك هو مكسك ديزانه وترك كان شويه عند زانن اما زمانك هي اواني اويك لحكمتها يا بوت زماني دوله واللي روى فرضاً تركيا شرعيتي هو دقريب بلا دبي كرديش بتركي قسب كواز لكرديكي خوي بينا دبي بتركي يشو كارا كان خوي بلا برا اللي روى امد دوست دبي ام شرعيه دانا چونكا دوتي او تركيا كهي او تركيا نيكا ترك كان سيبي دكا زماني تركي بازار ني اما تركيا كيتر دوست راو بلام لا عيني كاتا امشر سبانيتيا تبعته زوانو او كتبرهمي طبيعتي تركيا كان بسر ملته كان تريناو تركيا فرقي اما لقل هتلر ام تركيا وفرزا فرنسا لقل او كهتلر دوسي كرت تناوب هتلر دروك جيني نكر دمي نكر كبلم اما اشتكي ترى وتي اما زمانو كلتوري المانه والمان رقزكي بالاترا بياسترا لم البلانكا سر كوتوا لبروا كوتا شي كوتا اويكا هر رقزكي تر هيا رقزكي تر لبروي ضعيفه دبي لنا وببري نقر رقزي تري غير المان بلكو الماني كيش اگر باتايو نقصكي بيولوجيا وبايا او بيوابك لروي بيولوجيا او ناتواو ضعيفه نابه بيشي ويك وشب خاتو لبروا نابه اگر جن بيش شوبكا واگر بياو بيجن بينه ونوب خنو چونكا هو المان ضعيف دكا طبعا ام تصوره اما يعني ام تصور سروشتيا نقولي لو ناكا كاو زمان وكلتوره هي او جروبيه وسروشتيا بلا ما يتري عندي او في الله دكا يعني ام راس بويانا تر ام رقص برستيا دكا تا ايتري او هي من يدوز دكا ام باشكا دلم من اومو من لتو بالاتر مو تو نزميتو لبروا تو دبي لجر حكمي منابي ام زور بشكلكي فيالك اللي دكا دلي اما هي كزنيه كس لكس برسترنيه او جروبي اللي ورغيرا برسترنيه چونكا ويش دبي فيري بيتو لبروا ام كلتورا دبي همومان بيكساني فيري بي ولا را يكساني كلتوري هي بوچي چونكا كلتورا كهي هيج جروبك لا جروبا كاني طبعا بابين سر هناك استا تصور كاني غوستاف لوبون واستا روشن بو يو كلا بيوندي شبيوندي جاي بيني او دو تصور سوشتك وتصور ماديك طبعا ما كاتك ماده لهردو حالتك ازال ده لهردو حالتك ازال ده فورمك لفورم كان دي لتو فورم كان تلاموري نفي دك شكل كان تلامو نفي دك تنادى بي يكشل شكل منه تو بلا من شكله
لە ناو هەموو مادەکانە ئەوەی کە هەیە ئەوانی تر هەمووی مادەن ئەم شکڵە وەردەگرن وەکو ئەوەی کە خاوەن شکڵەکە هەیەتی لێرەوە گروپێکی بەهێز دروست دەبێت کە گروپێکی ناویان ناوە نەتەوە لە ڕاستیە ئەمە نەتەوە نییە ئەمە گروپێکە کە لەسەر ئەساسی عەسەبیەت دروست دەبێت و لەسەر ئەساسی هێز و زاڵیەتی دروست دەبێت وەکو ئیبن خەلدون دەڵێ ئامانجی عەسەبیەت زاڵیەتیەکی زیاترە زاڵەتی زیاتریش چییە زاڵەتی زیاتر ئەوەیە کە تۆ ئەوەی خۆت کە هەتا و گروپە ئەو خیاڵە شتەکانی خۆی بسەپێنێ بەسەر ئەوی تراوە شتەکانی ئەویش نەفی بکات تاوەکو بیکاتە مادەیەک و بیکاتە بەشێک لە جەستەی خۆی بەشێک لە جەستەی کە ئەو فرمانەکانی ئەو نەریتەی خۆی جێبەجێ دەکەن یعنی ئەم تەنها جەستەیەکە جەستەکەی ئەو فراوان دەکات هیچی تر نییە ئەوەی کە مادیە لەوە فراوانتری دەکات ئیتر ئەوەی کە مادی نییە ئەوەی کە ڕەبتی بە فۆرمەکان و سیستەمەکەەوە هەیە ئەمە دەبێت حتمەن ئەمە بەتاڵ بکرێتەوە لێی لێرەوە ئیتر عەسەبیەت دروست دەبێت لەبەرەوەی ئیبن خەلدون دەڵێ عەسەبیەت عیلاقەی بە خێڵەوە نییە خوێنەوە نییە کۆبوونەوەی عەسەبیانە ئەوەی کە دەوڵەتی خلافەتی لێ دروست دەبێت چونکە لای ئەو دین هین نییە بنەمای ئەو دەوڵەتانە نییە عەسەبیەت بنەمای ئەو دەوڵەتانە و ئەویش پێی وایە کە خوێن ئەمانە کۆ ناکاتەوە عەشیرەتانە هێز کۆیان دەکاتەوە خێڵێکگەیە بەهێزە زاڵ دەبێت بەسەر ئەوانی تر بەرەبەر ئەوانی تر وەکو جەستەی خۆی پێفراوان دەکات و جێشێکی گەورە دروست دەکات کە هەمووی لەژێر فەرمانی ئەو خێڵا دەچێت بەڕێوە کە خێڵە زاڵەکەی و لێرە ئەم عەسەبیەتە دروست دەبێت بەڵام لێرە عنسوورێک ئەوەی کە سروشتیە گشتگیر دەکرێت کە گشتگیریش کرا ئەو کاتی چییە جیاوازیەکان نامێنن یعنی لێرە مادە دێ ئەوەی سروشتیە لە ڕێگەی ئەوەی کە سروشتیە نەفی دەکات طبعا ئەوەی کە سروشتیە چۆن ئەوی تر نەفی دەکات دەبێت تەحەولکە بۆ مادی شتێکی مادی ینی نەریتەکە دەبێت مادی ببێتەوە چۆن مادی دەبێتەوە لە سروشت دەکەوێت کاتێک کەوای لێ بکەین تکرار بێتەوە دووپات بێتەوە و بێتە نێریتێکی تەواو وەستاو گۆڕانی تیا نەکرێت کاتێک ئێمە زمان ستاندار دەکەین زمان وای لێ دەکەین کە لە گەشەکردن و لە جوڵە بکەوێت ئەم لە جوڵە خستنەی وای لێ دەکات کە ببێتە چی شتێکی مادی بۆچی چونکە لایتر لە جوڵە کەوتووە کە دەبێتە شتێکی مادیە و کاتە دەبێتە شتێکی تکراری خۆی دووپات دەکاتەوە یعنی هەمووی دەبێت ئەوە دووپاتکەنەوە دووپات بوونەوە خاصیەتی چییە خاصیەتی مادەیە نەک خاصیەتی سروشت و ئەمە شتەکان دووپات دەبنەوە بۆیە نەریتێک کاتێکە ئیتر تەحەجر دەکات دەبێتە چی دەبێتە مادە و یەکبوونی خۆی دەپارێزێ نایاڵێ چی بکە نایاڵێ بگۆڕێت مادە نایاڵێ بگۆڕێت بەڵام سروشت چی دەکات سروشت ئەو هێزەیە کە نایاڵێ ئەم نەریتە بەجێگیری بمێنێتەوە بەردەوام گۆڕانی تیا دەکات وەکو چۆن شکل و شێوەی ئێمە هی ئێمە لە هینەوەکەی تر ناچێت کاتێک کە جارێکی تر نەوەیەک دروست دەکرێتەوە شکل و شێوەیەکی تازەی پێدەدێ ئەو شکڵەی پێشوو دووپات نابێتەوە بەڵام کاتێک کام شکڵە دووپات بوویەوە ئەو کاتە دەبێتە چی شتێکی ئامێری و میکانیکی وەنەگۆڕ چونکە شکڵەکانی تر نامێنن یەک شکڵ دووپا خۆی دووپات دەکاتەوە کاتێک ئەم شکڵە خۆی دووپات کردەوە ئەوەی سروشتێت یایە دەبێتە یعنی خۆی سروشتێت تەحویل دەکات بۆ مادی دەبێتە شتێکی مادی ئەلێرا مادە سەیتەرە دەکات لەسەر چی لەسەر سروشت ینی مادە سروشت مادی دەکاتەوە وەلەم دیالکتیکەی سەرکەوتنی مادە بەسەر سروشتە جیاوازیەکان نامێنن و ئەوەی لە گۆڕانێکی بەردەوامایە چی لێ دێ جێگیر دەبێت دەوەستە و ستاتیک دەبێت کە ستاتیکش بوو دووپات بوویەوە و کاتە تەوەقعی دەکرێت وەکو هەر ئەرس و کەوتێکی کە مادە دەیکات بەڵام ئەوەی کە دووپات نابێتەوە ئەوەیان کۆنترۆل ناکرێەوە بەردەوام کۆمەڵە شێوەی تازایە دەدێ بەچی بەو شتانەی کە هەن تەمەنەوە دوو جۆر لە یاسای جیاواز منە دوانم جا کردوێتەوە یەکێکیانم ناوە دوو سیستەمی جیاوازەکە چۆنیەتی و فۆرمەکان دەدا بە شتەکان یەکێکیانم ناوە سیستەمی چۆنایەتی چوونیەک یەکێکیانم ناوە سیستەمی چۆنایەتی ناچوونیەک
سیستەمی چۆنایەتی چوون یەک ئەو چۆنیەتی کە ئەو فۆرمە دووپاتی دەکاتەوە هەر مادەیەک بێ ئەوەی دەدات وەکو معمەلێکە قالبەکەی هەیە ئەو شتە دووپات دەکاتەوە هیچ گۆرانێکی تیانی بەڵام سیستەمی چۆنایەتی ناچوون یەک سیستەمێکە بەردەوام ئەو مادەیە کە هەیە ئەو فۆرمەی داویەتی پێشتر بە مادەیەک نایداتەوە بەو فۆرمێکی نوێی دەداتی ئەو کاتە چی دروست دەبێت جیاوازی دروست دەبێت کە من باز لە سروش دەکەم مەبەستم ئەوەیە کە سروش بەم سیستەمەیان ئیش دەکا بەڵام مادە بە سیستەمەکەی ترکە چۆنایەتیەکانی چوون یەکن ئالێرا کاتێک چۆن سیستەمی چۆنایەتیە چوون یەکەکان دێت فۆرمێک لە فۆرمەکان دووپات دەکاتەوە یەکسەر ئەو شتە سروشتێ دەکاتە چی شتێکی مادی چوون یەک ئەو کاتە جیاوازی نامێنی بەڵام کاتێک کە سیستەمی چۆنایەتیە چوون یەکەکە دێتەوە ئەو ئیش دەکا ئەو کاتە چی دەکا ئەوە یەکە جای دەکاتەوە بەوەی کە فۆرمێک مادە کە یەکە ئەم جارە سروشت سەیتەرە دەکا لەسەر ینی سروشت مادە سروشتی دەکاتەوە لە ڕێگەی فۆرمەکانی خۆیەوە لە ڕێگەی ئەو هەمە ڕەنگیەوە کە پێی دەدا ئەو جیاوازیەوە کە دەیخاتن لەبەرەوەی ئەوەی کە لە گردوونە جیاوازیەکانی لێوە هاتووە ئەوە ئیتر دەتوانین پێی بڵین سروشت بەم تعریفەی کە من دەیکەم ئەوەشی کە چوونیەکی لێوە هاتووە ئەوەیان مادەیە بۆچی چونکە ئەم چوونیەکی ئەم دووپاتبوونەوە وەستانە ئەمە شتێکە لە دەخولێتەوە لە ناو خۆیان ینی خۆی بەردەوام دەبێت بە خۆی ینی جیاواز نابێتەوە لە خۆی ئێمە وتمان مادە ئەوەیە کە خۆیەتی لە خۆی جا نابێتەوە ئەوەی جای دەکاتەوە سروشتە ئەوەی تەفرەقە دەخاتە ناو مادە ئەوە سروشتە ئەو فەرقانە لە ناو مادە دروست دەکات کەواتە لێرە ئەوە ڕۆشن بێ لەلاتە کاتێ لە دیالکتیکەکە سروشت مادە سەیتەرە دەکا ئەوەی سروشتیە مادی دەکاتەوە و ئەوەی کە بە سیستەمی چۆنایەتیە چوونیەکەکان دەڕوا بەڕێوە دەگۆڕێ بۆ سیستەمی ئەو کاتە دەچێتە ژێر حکمی سیستەمی چۆنایەتی چوونیەک لەبەرەوە شێوەیەک لە شێوەکان وەردەگیرێت وەکو معمەل ئەم شێوەیە قالبێکی لێ دروست دەکرێت بۆ تکراربوونەوەی هینەکە کاتێکیش لە دەوڵەتی مۆدێرنایەکێک نەری قالبێک دروست دەکرێت نەریتێک دروست دەکرێت کە دەبێت لە سەر تاسەری سنووسی سیاسیە ئەو هەموو تاکانەی کە کلتورەکانیان جیاوازە بخرێنە ناو ئەو قالبەوە ئەوە چییە؟ ئەوە دووپاتکردنەوەی هەمان سیستەمە لەسەر کۆمەڵێ گروپی جیاواز بۆ نەفیکردنی جیاوازیەکانیان ئەلێرەوە ئەمە دەبێتە ئەوەی سروشتیە مادی دەبێتەوە یعنی هەر ئەوە نییە کە نەفی هێنە سروشتیەکان دەکات لە عینی کاتی شاچی دەکات ئەو شتەی کە وەری دەگرێت دووپاتی دەکاتەوە بە دووپاتکردنەوەکەی لە شتێکی سروشتەوە دەکات بە شتێکی مادی لە شتێکی گۆڕا و زیندوەوە دەکات بە شتێکی نازندووی نەگۆڕ